دوای ئەنجامدانی کۆبوونەوە لوتکەیەکەی لەگەڵ ڕابەرانی وڵاتانی ڕۆژئاوای نیوەی گۆی زەوی، سەرۆکی ئەمریکا جۆ بایدن واخۆی بۆ ئەنجامدانی دوو گەشت بۆ دەرەوەی وڵات لە مانگی داهاتوودا ئامادە دەکات کە بریتین لە کۆبوونەوەی لوتکەیی گروپی حوت و هەروەها کۆبوونەوەی هاوپەیمانی ناتۆ لە ئەسپانیا لە کۆتایی مانگی 6دا. بەدوایدا سەرۆک بایدن لە ناوەڕاستی مانگی 7دا سەردانی کەناری ڕۆژئاوا و عەرەبستانی سەعودی دەکات و لەوێ بەشداری لە کۆبوونەوەیەکی لوتکەیی ئەنجومەنی هاریکاری کەنداودا دەکات. لەبەر ئەو هۆیە من لە ڕۆم بۆ ئەوەیە وەکارەکە پەیوەندی بە ئاسایشی نیشتمانی ئەوانەوە هەیە واتە ئیسرائیلیەکان. بەهەر حاڵ من بەڕامەیەکم هەیە و سەبارەتە بە چەندان مەساڵی گەورەتر لەوەی پەیوەست بێت بە بابەتی وزەوە. دوای کوشتنی ڕۆژنامەوانی سعودی جەمال خاشقچی لە ساڵی 2018دا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ سعودیە زیاتر تێکچوون. دەستگای هەواڵگری ئەمریکا گوتی کوشتنەکەی جەمال خاشقچی لەلایەن محەممەد بن سەلمانی شازادەی تاجی سعودیەوە پەسەند کرابوو. بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکانی گاز و خوڵقاندنی هەڵئاوسان، سەرۆک بایدن بژاردەی بەشداری پێکردنی سعودیەکانی هەڵبژاردووە ئەو وڵاتەی ڕۆڵێکی گەورە لە بازاڕەکانی وزەی جیهانیدا دەگێڕێت، هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەرینتر. هەتا ڕادەیەک سەبارەتە بە یەمەن و بە ئێران، هەروەها تا ڕادەیەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئەمریکایە لەگەڵ ئیسرائیل و بەرەمێنانی وزە و گواستنەوە بۆ بەکارهێنانی وزەی خاوێن و ڕۆڵی سعودیە لەوەدا، هەتا ڕادەیەک سەبارەتە بە گەشەی ئابووری و زیادبوونی ڕۆڵی ژنانیش لە عەرەبستانی سعودیە. سەرۆک بایدن ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە ئەوەی نزیکترین هاوپەیمانی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕوات بۆ شاری جدە لە عەرەبستانی سعودیە. ئەمەش یەکەم سەردانە بۆ سەرۆکیی ئەمریکا. دوای گەشتە مێژوویەکەی ساڵی 2017 ترامپ لە ڕیاضەوە بۆ تەل ئەبیب، ئیسرائیل پەیوەندی فەرمی لەگەڵ عەرەبستانی سعودیە نییە. واشنگتن ڕۆڵێکی گەورەی لە دیپلۆماسیەتدا هەبووە کە بە مەبەستی فراوانکردنی پەیماننامەکانی ناسراوە بە ئەبراهام، ئەوەی ڕێکەوتنامەی سەروەختی بەڕێوەبەرایەتی ترامپ بوو بۆ ئەوەی دەوڵەتانی عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. من لە ئاستی و پێشبینیانەکەم دەکەمەوە کە سەبارەتن بەوەی بەرەو پێشچوونێکی گەورە لەم قۆناغەدا بێتە ئاراوە، چووکە ئەوەی من لە سعودیەکانی دەبیستم موریاییەکی ڕژدا سەبارەت بە نەبوونی پێشڕەویکردن لەبارەی دۆزی فەلەستینیەکان، هەروەها ناسەقامگیری بەردەوام لە شوێنەکانی وەک ئۆرشەلیم. بۆ سعودیەکان ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل پێویستی بە پێشڕەویکردنێکی زۆر هەیە لا وتوێژەکانی ئاشتی فەلەستینیەکان، بەڵام بەهۆی بەرەو پێشچوونێکی کەم و هەروەها پێکدادانە بەردەوامەکان لەوانە ناکۆچیەکانی ئەم دواییانەی ئاکامی ئەو دەنگوانەی کە دەڵێن هێزەکانی ئیسرائیل ڕۆژنامەوانێکی ئەمریکایی بەڕەچەڵک فەلەستینیان کوشت، هەر بۆیە ئاسۆکانی ئاشتی تاریکە.